باسی ململانەکە لێرەوە دەست پێ یەکەم لە سەرەتایەکی مێژووییەوە کە بێمە پێش. ساڵی 1945 ئیتیفاقیەتێک کرا ناوی ترۆمان عەبدولعەزیز، ڕئیسی ئەو کاتەی ئەمریکا ناوی ترۆمان بوو لەگەڵ عەبدولعەزیزی کوڕی عەبدوڕەحمان کە دامەزرێنەری دەوڵەتی سعودیە. ئیتیفاقیەکی نەوتە، شەریکەی نەوت. لەم ساڵی 1945 هەتاکو ئێستا نەوتی عەرەبستانی سعودی بۆ ئەمریکا وەکو شەراهینی خوێنەکان وایە، وەکو خوێنبەر وایە. ئەمریکا سێ بازنەی هەیە بۆ پۆلێنکردنی، بۆ دابەشکردنی بەرژەوەندەکانی خۆی. بەرژەوەندیەکیان پێڵێ بەرژەوەندی زیندەیی، یعنی المەصالح الحەیەویە، کە ئەمە هیچ مەجالی مساومەی تیا ناکە. یعنی شتێک بەسەر سعودیە بێ، سعودیە تەمان لەم بازنایە، شتێک بەسەر سعودیە بێ وای حسابەکە کە بەسەر واشنگتۆنە هاتووە، کالیفۆرنیا، فلۆریدایە، چێک لە ویلایەتانەی ئەمریکا خۆی. دووهەم پێی ئەوترێ مەصالح حەریجە، ئەم بەرژەوەندیانەی کە ناشێ دیسان ئیهمال بکرێن، یعنی ئیحراجیەک بۆ ئەمریکا دروستەکە. ئەوەش ئەوانن کە لە دائیرەیەکی تر دوورترن، ئەشێ کوردستان لەم بابەتە بێ. هەندێکی تریش هەن مەصالحێکی دوورترن، بازنەیەکی دوورترە، مەسەلەن ئەوەی کە لە کۆریایە ئەگەر نێتە ناو دائیرەی مەصالحە حەریجەکەوە، ئەوەش طبعاً احتیمامێکی زۆرتری پێدرێ. مەبەسم لە کۆریای جنوبی نییە کە بەرامبەر بە کۆریای شیمالی ئەو کێشانی بۆ دروستە بێ. ئەمریکا ئەوەش هەر بە کێشەیەکی حەیەویدا ئەنێ لەلایەکەوە، بە لەلایەکی تریشەوە بە حەریجەیدا ئەنێ. لە ساڵی 1945 ئەم ئیتیفاقیە هەیە، هیچ کەسێک نابێ ببێ بە مایەی هەڕەشە بۆ عەرەبستانی سعودی. لە ساڵی 1979 کە شۆڕشی ئێرانی سەرکەوت، هەر لە سەرەتاوە شۆڕشی ئێرانی بە ئیختلافی مەزهەبەکان و دید و بۆچوون و ململانەی پێشووی وەهابی کەربەلا و نەجاف، ئەم دوژمندارەتیە زۆر بەجددی لە نێوانی هەردوولایە هەیە و بوون بە دوو قوتبی شیعە و سونی. هەرچەندە تەرەفی شیعەکە، شیعەگەرەتیەکەی ئیمام بوو بە ئیمامی مستەزعفین، خەڵکانێکی تری لێ کۆبوو، بوو بە محوەری کۆبوونەوەی شیعە لەم تەرەفە. بەڵام لەم تەرەفەوەمە قەبیلەیەکە، ئەم قەبیلەیە شەڕی قەبیلەیەکی پێکرێ لەگەڵ بۆ نمونە ئالمڕەی قەتەرەکە و شەڕی دامەزراندووە. ژنا شەڕی عەقائید و فیکر و فەلسەفە و سیاسەت و ئەوانە ناکە، هیچی نییە، هیچی پێ نییە تاکو لە پێناویە بجەنگێ. لە 79 ئێران محاولەی ئەوەیە کرد کە مەترسیەک دروست بکە لەسەر ئەو وڵات، هەروەها تەمان لەسەر وڵاتانی تریش کە باوەڕیان وا بوو شۆڕشەکانە نێرنە دەرەوە. ئێرانیەکان کەوتنە بەرحەملەیەکی شەڕێکی گەورە عێراق و ئێران بۆ ئەوەی ئستینزافی بێت، چونکە عێراقیش لە هەمان کاتە قووەتێکی عەسکەری زۆری بۆ دروست بوو کە ئەبوایە ئەم دوو قووەتە بە یەکتری بچێشرێن هەتاکو ئستینزافی بتوانن وردە وردە یەکتری زەعیف بکەن. 32 وڵات یارمەتی عێراقیەدا، 28 وڵاتیش یارمەتی ئێرانیەدا 8 ساڵ بە هەموو ڕۆژێکی توولانیەوە شەڕ دەستی پێکرد و شەڕێکی کاولکاری. سەدام حوسێن ساڕۆخەکانی ناو نابوو حوسێن و عەباس و ئەوانەی کە شیعە پێی ئیزعاجە و توانیشی ساڕۆخەکانی بگەێنێتە تاران لە مەیدانی مام حوسێنیدا. عێراقیەکان ئێرانیەکانیش طبعاً مەسافەکە کەمتر بوو، یعنی بۆ ئەوان ئاسانتر بوو ئەیان توانی ساڕۆخەکانیان بگەێنە هەموو شوێنێکی عێراق. ئەم ململانەیە وا توولی کێشا، دیسانەمەش بەشێکی تر هەر لەو ململانەیانە. ئێرانیەکانیان زانی کە هەبوونی هێزی عەسکەری شوێنت بۆ کاتۆ لە ناو وڵاتان. هێزە عەسکەریەکەش دەبێت خۆت بینایکەی، نەک هەر سەفەقات بیکڕی وەکو سەفقەکەی طەلال بن عەبدولعەزیز کە 76 ملیار دۆلار، یا ئەم سەفقانەی کە ئێستا سەلمانێکە یا پێشتر کراون کە 500 ملیار دۆلار واتە 9 تریلیۆن، 1.12 لە تەنیشتیەوە تریلیۆن دۆلاری دا بە ترامپ.